یادداشتێکی نزیک بە 11 خاڵیمان پێشکەشکردن دوای مناقەشە و گفتوگۆ 11 خاڵەکە بوو بە 14 خاڵ و یادداشتە بریتێ لە تێگەشتنیەک لە نێوان پارێزگای هەڵەبجە و پارێزگای کرماشان بە 3 سەبەب یان برین بە 3 جمگە یەکی کەمیان مەسایلی ئابووری و توجاری و بازرگانی دومیان مەسایلی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە تالانی کەم کرماشان بۆ کار ئاسانی بە وەرەقە و بەرگە و پەساپۆرت و ئەوانە نەبێت ینی بەشتی تر بێت ئەمە دوو سێمیشیان سەردان کار ئاسانی بۆ سەردارکردنی خەڵکی ئەم پارێزگایە تا کرماشان بۆ ئەوانی کە برینداری چەکی چیمیاین بۆ مەسایلی نەخۆش ئاسایی چکە سەزانین لە کۆماری ئیسلامی بواری پزیشکی لەبەرەوە پێشچوورایە ئەوانیش دیارە بۆچوونی خۆیانیان هەبوو ئێمەش لە بۆچوونەکانی حکوومەتی هەرێم و پارێزگای هەڵەبجە و یادداشتەکە ئەوانمان گەیان ئەوانیش لە بۆچوونی خۆیان و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێمەیان تێگەیان ئەخیرن ئیمزای سەرەتاییمان کردووە بۆ ڕەژنووسێک کە ئەکرێ حیواری کە بکەین کە ئەکرێ ئەم 14 خاڵە بێ بە 15 و 16 تاکو ئیمزای کۆتایی کە نەگاتە چل شەوی داهاتوو بکرێت کە ڕەبتی بە باری ئابووری باری تەندروستی باری هاتوچۆی هاوڵاتیانەوەی